لحديثي صحيح دهاتوا كلا صحيح جامع الصغيرة في غمر إخوة صلى الله عليه وسلم بصحابة كان يفرموا خذوا جنتكم، أي هاولان قلغان آماده بكن، قلغان كانتان آماده بكن. وتيان أي في غمر إخوة صلى الله عليه وسلم دجمن حاضر بوا، دجمن آماده، دجمن هيرش دكات تا ئێمە چەک و قەڵغانەکانمان ئامادە بکەین. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم نەخێر، قەڵغان ئامادە بکەن بۆ ئاگر، خۆپاراستن لە ئاگر. واتە قەڵغان ئامادە بکەن بۆی لە ئاگر پارێزراو بن. قەڵغانێ لە ئاگری دۆزەخ بتان پارێزێت. چۆن کاتێک ئینسان قەڵغانێکی پێیە، ئەو قەڵغانە لە ڕم و لە تیر و لە شمشێر دەیپارێزێ بە پشتیوانی خوا، دەیداتە بەری. ئایا چی شتێکەیە وا لە ئێوە بکە ببێتە بەربەستێک لە نێوان ئێوە و ئاگری دۆزەخدا؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کە بەپوانی پێ فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەڵغانی ئێمە بۆ ئاگری دۆزەخ خۆمانی لێ پارێزین چییە؟ چ قەڵغانێک بەکار بهێنین بۆی لە ئاگر بە دوور بین بە پشتیوانی خوا؟ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەمە قەڵغانی ئێوەیە بۆ خۆپاراستن لە ئاگری دۆزەخ. ئەگەر پێتان خۆشە لە ئاگر بە دوور بن، ئەمە قەڵغانی ئێوەیە. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. بۆچی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم چونکە ئەم چوار زیکرە لە ڕۆژی قیامەتە چۆن دێن بۆ لای تۆ، بۆ ساحەی مەحشەر. فەرمووی ئەوان لە پێشی ئێوە دێن، لە پێشی ئێوە دەبن، لە دوای ئێوە دەبن، ومنجیات ومجنبات. ئێوە لە ئاگری دۆزەخە پارێزن و ڕزگارتان دەکەن بە پشتیوانی خوا. کەواتە ئەگەر پێت خۆشە قەڵغانێکت پێبێ، شتێکت پێبێ لە ئاگری دۆزەخ بتپارێزێ، ئەوە تەنها ئەمەیە بە ئیزنی خوا کە زۆر گرنگە ئاگاداری بن. هەموو عیبادەتێ بە تایبەتی ئەم چوار زیکرە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بۆیە قەڵغانەکانتان ئامادەکەن بۆ خۆپاراستن لە ئاگری دۆزەخ بەم چوار زیکرە پیرۆزە بەردەوام بیڵێن. چونکە واللهی ڕۆژێک دێت بەسەرتا، واللهی ئاواتە خوازی سبحان الله زیاتر لە ناو نامەی کردەوەکان تا بێت. ڕۆژێک دێت دەڵێ خۆزگایە زیکرە زیاترم بکردایە، خۆزگایە زیاتر ئەلحەمدولیللام بکردایە، لا إله إلا الله بکردایە، ئەڵڵاهو ئەکبەرم بکردایە. بەڵام ئەو ڕۆژە تازە قیمەتی نییە، پەشیمان بوونەوە. ئەوەی کە ئەمڕۆ دەتوانی بیکەی ئەنجامی دە.